ساڵ دوای ساڵ لە هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە بڕی ئەوەی بەرەو پێش بڕوات بەهۆی ئەو دۆخە خراپە داراییەی دەسەڵاتدارانی هەرێم دروستیان کردووە بەرەو دواوە دەگەڕێتەوە. لە هەرێمی کوردستان گۆڕینی ساڵەکان تەنها بۆتە ژمارە و هاوڵاتیانی سۆران دەڵێن 2024 ساڵێکی پڕقەیران بوو، ساڵیش بۆ دەمان کورد بۆوە. وەڵا بەداخەوە لە سایەی حکومڕانێکی بێباک و دەسەڵاتێکی کەم تەرخەم و بێخەم لە ژیانی هاوڵاتیان نەک ساڵی هەر ساڵی 2024 بەڵکو ساڵ لە دوای ساڵ دۆخەکە خراپتر دەبێت، ڕۆژ لە دوای ڕۆژ ینی ژیانی خەڵکی سەختتر دەبێت لە کەمی خەزمەتگوزاری، لە بێموچەی، لە نەبوونی کار و کاسبی لە هەر ڕوویەکەوە تەماشا دەکەی ژیانی خەڵکی تا دێت سەختتر دەبێت. ئەنی ئێستا ساڵێکمان بەڕێ کرد بە دەمانگی. ئێستاش نەک ساڵی 2024 بەهۆی قەیرانی ئابووری کە لە وڵاتەکەماندا لە کوردستاندا هەیە کە موچەی فەرمانبەر نادرێت دەکۆی 12 مەحاش دەماش بە تەواوەتی نەهاتووە داوا کارێک دەکاتە سەر هەرموو چینی توێژەکە.